بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. خۆشحاڵین کە جارێکی تر لە ڕێگای بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. ئیمڕۆ جمعە 18 خەرمانان بەرامبەرە لەگەڵ 9 سەپتەمبری 2022 زاینی. تەوەری ئەو تەوەرەی کە بۆ بەرنامەی ئەمڕۆ هەڵمان بژاردووە قسەی لەسەر بکەین، باسێکە لەسەر شێوازی دەسەڵاتی ئیستبدادی یاک و داگیرکاری یاک و ئیستعماری، ئەم دەستەواژانەی کە زۆر جار تیۆریهای جۆراوجۆری لەسەردا ڕێژراوە، نەزەراتی متەفاوەتی لەسەر دراوە و بە شێوەهای جۆراوجۆر قسەی لەسەر کراوە. ئێمە زۆر جار لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە باسی تایبەتمەندیەکانی مقاومەت لە کوردستانمان کردووە، باسی شێوازی سوڵتەی دەسەڵاتە جۆراوجۆرەکان لە جوغرافیای کوردستان بە تایبەت ڕۆژهەڵاتمان کردووە کە پێشتر چۆن بووە و لە ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی چۆنە. ئێستا لەم بەرنامە دەمانەوێت بزانین ئایا ئەم دەسەڵاتە ئیستبدادیە بە ناوی کۆماری ئیسلامی لە ئاستی سەراسەریە چۆنە، لە کوردستان چۆنە؟ ئایا دەکرێت لە کوردستان جگە لە ئەوەی کە ئیستبدادێکی سەراسەریە و هەموو ڕەنج و میحنەتەکانی کە بۆ ئاستی سەراسەری هەیە بە یەکسان بۆ کوردستانی شەیە؟ ئایا کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی ئێژغاڵگەر بە معنایەک یا داگیرکەرە لە کوردستان؟ ئەتوانین ئەو دەستەواژە بۆ کۆماری ئیسلامی لە ئێستەی کوردستانی ڕۆژهەڵات بەکار ببین؟ بۆ ئەم مەبەستە داوامان لە هاوڕێی زۆر خۆشەویست کاکە محەممەدی خاکی کردووە کە بێت و میوانی بەرنامەکەمان بێت و لەم تەوەرە لەگەڵمانە بەشدار بێت. بەڵام پێشەوەی بچینە لای کاک محەممە ئیجازە بدەن جارێکی تر ژمارەی پەیوەندی ئێوە بۆ ئێوەی خۆشەویست کە پەیوەندی بگرن بە بەرنامەکەمان لە ڕێگای پەیام یا بێنە سەر هێڵی تەلەفۆن و ڕاستەوخۆ بەشداری باسەکەمان بن. تکراری بکەینەوە لە ڕێگای تۆڕی ئینتەرنەتی واتساپ 2046 702 61 67 64. ئەم بەرنامە لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە میدیا نتوۆرک لە فەیسبووکیش بە شێوەی ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە. ئێوە دەتوانن لەو ڕێگایشەوە نەزەر یا کامنتی خۆتان بۆ ئەم تەوەرە بنێرن. کاک محەممەدیان زۆر سپاس کە دووبارە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە بەشدار بێت. سڵاوتان ئەرز دەکەم ئاکۆی ئازیز، سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانتان، زۆر سپاسەکەم بۆم داوەتە. زۆر سپاس. کاک حەمە لە ئەوڵ لە دەستپێکی بەرنامە باسم کرد ئەو چەمکە جۆرا و جۆرانەی کە تعریفەکرێت، دەسەڵات ئیستبدادیە، دەسەڵات دیکتاتۆریە، ئیستعمارە، داگیرکەریە، ئێشغاڵگەرە. پێشەوە حەزەکەم بزانم جیاوازی بینی دەسەڵاتێکی ئیستبدادی یا دیکتاتۆری لەگەڵ حکوومەتێک یا دەسەڵاتێک کە پێی ئەڵێن داگیرکەر یا ئێشغاڵگەر، ئەو جیاوازیە چییە؟ مەسلەی داگیرکەری هەڵەگەڕێتەوە بۆ چەند سەد ساڵ پێش لەوە، بۆ مەسلەی ئەوە ئیمپراتۆریانە کە بوو بەهۆی ئەوە گەشە سەندنێکی سەنعەتی کە بوویان لەباری اقتصادی و ئابووری و وەکو مەسەلەن دایبنێن بریتانیا، وەکو هینی هۆلەند، وەکو ئیتالیا بۆ سەر دەورێک، ئەوانە ئەڕۆن احتیاجیان بە مەوادی خام هەیە، احتیاجیان بە بازارێک هەیە، احتیاجیان بە نیروی کاری هەرزان هەیە، ئەچن وڵاتایە داگیرەکەن. ئەوە شێوەیەکەوەوانە. شێوەیەکیش هەیە وەکو داگیرکاری ناوخۆیی داخڵی. ئەگەر بێمە سەر مەسلەی خاصی ئێران یا مەسلەی کوردستانوانە، دیارە مەسە وڵاتێکی وەکو ئێران وڵاتێکی ئیستبدادیە. ئەو ئیستبدادە هەم لە تاران هەیە، هەم لە ئەهواز هەیە، هەم لە شیراز هەیە، هەم لە سابلاغ و بۆکان و سنە و سەقز و کرماشانیش هەیە. ئەوە وەکو باری ئیستبدادیەکەی. بەڵام بەهۆی مقاومەتێکی سیاسی، بەهۆی بەرەنگاریەک، بەهۆی مێژوویەکی تایبەتی کە لە کوردستانە هەیە، جیا لە ئیستبدادێکە لە تارانە هەیە، شتهای تریشی پێ ئیزافە هەبێ لە کوردستانە.
و ئەوە ئەتوانی لەسەری ئێمە بەحسکەینەوەانە مەسەلەن ئەگەرێەوە تماشایەکی دەوروبەرمانکەین پێش لەوەی بینە هەتا کوردستانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان لە دەورەی مەسەلەن سەدام حسەینە یا لە دەورەی بەعسە خۆ لە عەرەبی شیعەیش زوڵمەکرا خۆ لە سونیەکەیش زوڵمەکرا بەڵام ئەو ئەنفالێک لە کوردستانە بوو و ئەو سەرکوتەی کە لە کوردستانە بوو واقعیەتەوەی لە شوێنەکانی تران نەبوو یا لە تورکیا یا لە سووریە لە سووریە مەسەلەن خۆ ئستبدادی حزبی بەعس لە هەموو سووریە بووە بەڵام عەرەبێکی ئاسایی یا عەلەویەکی ئاسایی ئەیتوانی ساحبی ماڵ بێ ساحبی زەمین بێ ساحبی زۆر شت بێ بەڵام بۆ کوردەکەی لە کوردستانی ڕۆژاوە نایدەتوانی ساحبی زەوی بێ نایانەتوانی سجیلیان ببێ بە ئێسلا وەکو شەهروەن نایانەزانی لە تورکیە هەتا ئێسەیش قبوڵی ناکا کە غەیرەس تورک کوردی تایە ئەرمەنی تایە هەموو ئەوانە وەختێ دیتە لای ئێمەش هەر لە مێژووی نەحتا کۆماری ئیسلامی بگەڕێەوە بۆ ساڵی 46 ئەو بزوتنەوە بوو بگەڕێەوە بۆ کۆماری کوردستان بگەڕێەوە بۆ دەورەی کۆمەڵی ژێکاف تایبەتمەندی هەیە لە کوردستان بووە کە خەڵکەکە داوای مافی خۆیانەکەن و لە ڕێگەی ئاسایی و ئەو دەوڵەتە ناتوانێت ئەمە هێنکە ئەو مقاومەتە ئاوێتە هۆیەوە کە بەشێک زیاتر لە شوێنەکانی تر میلیتاریزەی کات ئەمنیەتی بکات یعنی ئەگەر تۆ سەرانەی پاسەبان سەرانەی ژاندار سەرانەی جاسووس سەرانەی بەکرێگیراوێک کە لەگەڵ دەوڵەت کارەکە لە کوردستان بەراوردکەی مەسەلەن بە ئەسپەهان بۆستانی ئەسپەهان یا بە شیراز یا بە خوراسان یا بەوانە قابلی مقایسە نییە ئەمە تەنها سەرکوتێکی سادە نییە باری نظامیەکەیشی نییە هەر بێژین لە باری نظامیەوە یا لە باری ئەمنیەتیەوە باری ئابووری هەیە باری اقتصادی هەیە باری فەرهەنگی و کاڵچری هەیە باری قانونی هەیە باری زوانی هەیە ملەتێکن نەتەوەیەکن خۆیان تعریفەکەن وەکو ئەو هەرێک لەگەڵ ئەو ئستاندارد و چوارچەوەی ئەوانە نایەتەوە ئەم تایبەتمەندیە بە تایبەت مقاومەتەکە ئەی خاتە باری ئەوە کە دووشت هەیە هەم ئستبدادەکە هەیە و هەم ڕای ئەگرێ لە حدێکا نایەڵێ پێشکەوێت بەڵام بەهۆی مقاومەتەکەوە بەهۆی ڕاوەستانەکەوە هەموو شتێکیشی بۆ ناچێتە پێشێ ئێستا توانین بڵێن کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی داگیرکەرە ئەمە پێشتر لە قسەیەکا کە باسمان کرد ئەمە باسی ئەوە بکەینەوە خاترەیەکی زیندانیە کرد گێڕاوە کە لە تورکیا بووە چۆ بۆ لای دایکی چۆ بۆ لای زیندانیەکە مەجبور بووە تورکی قسە بکە بەڵام دایکی تورکی نەزانیوە لەسەرەوە بە دانیشتون لە پشت تەلەفۆنەوە تەنیا گریاون ئەمە نمونەی ئەوەیە کە بڵێن دەسەڵاتێک ئەو بەشەی داگیر کردووە کە تەنانەت دایک و فەرزەندێک ناتوانن بە زبانی دایکی خۆیان پێکەوە قسە بکەن لە کوردستانی ڕۆژهەڵات یا لە کوردستانی ئێران ئەکرێ ئێستا بڵێن دەسەڵاتی دەورانی سەڵتەنەتی نامێ مقایسە بکەین ئێستا یا دەسەڵاتی ئێستای کۆماری ئیسلامی کوردستانی داگیر کردووە ئەشغاڵی کردووە ئەمن پێم وایە کوردستان داگیر کراوە ئەمە ئەتوانی نیشانی بیت بە ئامار و فاکتۆر و بە واقعیاتێکە کە کەسێک بێ مەسەلەن سوار ماشینێک بێ ئەگەر هەرێکی بێ لە کەرەجۆ بچێ بۆ تاران یا لە تارانۆ بچێ بۆ شیراز پۆستی بازرسیەکە لەو ڕێگا هەیە بە نسبەتی ئەو پۆستی بازرسیانە لە کوردستان هەیە ئەمە لەلایەکی ئەو پایگا و پادگانانەی کە لە کوردستان هەیە بە نسبەتی شوێنەکانی تر دیارە ئێمە بەداخەوە ئامار و ئەرقاممان نییە ئێمە ئەمانزانی مەسەلەن لە دەورەی شەڕی ئێران و عێراقا یا لە دەورەیە کە پێشمەرگە چالاک بوو بەشێکی زۆری هێزی نظامی کۆماری ئیسلامی لە کوردستان بوو حتا بۆ ئەوە دەورە ببینن ئەلان خودی ئەو فەرماندەری پاسدارانە هەمویان ئەڵێن ئەو ئەسڵەکانیان گەورەکانیان هەموو لە کوردستان دەورەیان دیە هاتوون بە تۆری واقعی لە مەیانی شەڕا دەورەیان دیە لە دژی خەڵکی کوردستان ئەوانە نەچوون بۆ مەشهەد نەچوون بۆ ئەسپەهان نەچوون بۆ شوێنەکانی تر دیارە خۆ مقاومەت لە شوێنەکانی ترش بووە بەڵام بەداخەوە زوو سەرکوت کرا مەسەل لە گومبەت کاووس بووە یا لە ئەنزەلی و ئەوانە دەورێ بوو یا لە خوزستان یا ئەمکانی هەیە لە سیستان و بلوچستان زۆر کەمتر بەڵام کوردستان بەهۆی مقاومەتێکە کردی
بەهۆیەوە کە خەڵک لە پشتیا بووەوانە وەزعیەتێک پێش هاتووە لەباری نظامیەوە، لەباری میلیتاریزیەوە، لەباری ئەمنیەتیەوە قابلی مقایسە لەگەڵ شوێنەکانی تر نییە. ئەمە لەلایەکی تەنها بە مەسلەی نظامی نییە لەباری ئەمنیەتی و دیارە وڵاتێک هەموو شتێک لە کوردستان بووەتە ئەمنیەتی. ئەگەر کەسێک مەسەلەن هەرێکی بێ زوانی دایکی خوێنێ ئەڵێ ئەمنیەتیە، کەسێک دفاع لە ژینکەکانەیە ئەڵێ جەنگەڵەکان ئاور ببن دەڵێەوە ئەمنیەتیە، کەسێک بێ بچێتە سەر خیابان بڵێ مەسەلەن من بۆ فلان ماف ئەوە ئەمنیەتیە. ڕەنگە ئەوانش لە تاران و لە شوێنەکانی تریژ وابێ، بەڵام مەسەلە شدەتەکەیەتی بە چەندێکە بۆ بسعەتەکەیەتی. ئەمە لایەکی لەباری اقتصادیەوەیە، لەباری ئابوووریەوە، لەباری مەسەلەن ئامار هەیە. من لە بەرنمەیەکە لەگەڵ اقتصاددانێک لە رادیۆ دیالۆگم کرد، دەڵێ سەرانەیەکە لە تاران مەصرفەکرێ بە نسبەتی کوردستان لانی کەم 8 بەرابەر زیاترە، یعنی لە تاران 8 بەرابەر زیاتری نەفرێک ئەکرێتە لە کوردستان لانی کەم. تازە ئەو یەک بەرابەرەیش ئەدرێتە دەست سپای پاسداران، ئەدرێتە دەست دەوڵەت خەرجی کات. ئەمە ناچێتە گیرفانی خەڵک. ئەوە ئەتوانی لە جادەکان بیبینی، ئەوە ئەتوانی لە تعدادی کارخانە و کارگاهایە کە لە 10-15 زیاتر کەسی تیاکارەکە، ئەوە ئەتوانی لەسەر شتای حساسا بیبینیەوەوانە، ئەتوانی لە ڕێژەی بێکاریە بیبینیت، ئەتوانی لە زۆر شتا ئەوە ببینی لە جادەکانە، لە ترانسپۆرتە، قەتار نییە، فرودگای چاکی تیانە، یعنی ئەو ژێرساختی ئەو وڵاتە خۆی موقت ئەبینێ، حاضر نییە سەرمایە و گوزاری های استراتیژیک و درازمدەتی تیا بکات. ڕەنگە بتوانێت لە شوێنێکی تر بیکا بە دەلایلێ، جاوا توانێت مەسەلەن دەلایلی مەسهەبی ببێ، مەسەلەن لە شوێنێکە ئەمە حکوومەتێکی شیعەیە بە ئێسلا، لە شوێنێکە کە شیعەیە بێژێ ئەمەم بۆ ئەمێنێتەوە لێرا موقتم نابێ بیکەمەوەوانە. دەتوانێت مەسلەی فەرهەنگ بێت، دەتوانێت مەسلەی زوان بێت، دەتوانێت تەنانەت مەسلەیەکی ژئۆپۆلیتیک بێ، ئەحساسی نیگەرانی بەهۆی مێژووی و لە ناوچەیە کابکا بڵێ ئەگەر شتێک بێ ئەوان مەسەلەن سادقی زیبا کەلام کە قسەیەکە کردیەتی کە هەموو کەسێک دەتوانێت دەڵێ ئەگەر بە حاڵێک تاران شتێکی لێبێ ئەبێ بە ستونی نظامی پارە لە شارێک و بۆ شارێکی تر ببێت، لە تاران بە بەحزیەوە کە کێشەیە دروست بێ. ئەوان نزانن هەر شتێ بێ کوردستان ئەڕوات، ئەوە زۆر چاکەزانن. بەو دلیلە خۆیان بە ساحەبی نازانن، ئەو شێوەی کە پێویستە سەرمایە گوزاریتیان ناکەن و ئەو شێوەی کە پێویستە بۆ ڕەزایەتی خەڵکەکە حەول نادەن، ئەساسەن سەرکوب و گرتن و کوشتن مەسلەی ئەسڵیانەوەوانە. یعنی ئەم مەسەلە هەم سیاسیە، هەم نظامیە، هەم لەباری قانونیۆ، هەم لەباری مەسهەبیۆ، هەم لەباری فەرهەنگیۆ ئەتوانی نیشانی بێ. بۆ ئێمە باشتر لە مەسەلە حاڵی بین دووسێ نمونەی تاریخی بێرین و بزانین داگیرکەر چۆن بووە. مەسەلەن ئیسرائیل لە فلستین چیەکات، مەسەلەن هێند لە کەشمیر چیەکات، هەرەمەی کە ئێستا هەیە، رووسیا لە ئۆکراین چیەکات. باشە نمونەهایەکی ئێمە نمونەهایەکی تاریخیمان هەیە. ئەو لە داگیرکاریە ئەوە بوو کە تۆ لە سەرەتاوە باست کرد ئێوەتان ئەوە دەرەکیە، بەڵام ئەمەی کە کۆماری ئیسلامیەڵێ لە ناو خۆیە ئەوی کە باست کرد ئەو ئیستعمارەی کە لە دەرەوە بوو لە تاریخ باسی دەکرێت زیاتر بۆ تەمینی مەوادی خام، بۆ تەمینی هێزی کار، بۆ بەرژەوەندیەکی تایبەتی ئەو دەسەڵاتە سەرمایه‌داریە بووە. بەڵام ئەمەی لە ئێران ئەکرێت ئەوەی کۆماری ئیسلامی لە کوردستانی داگیر کردووە چه بەرژەوەندیەکی تایبەتی هەیە، ینی بەرژەوەندی لەوەی کە کوردستان داگیرکە بۆ ماوەدی خامەکەی کێشێتە دەرەگواتە شارەکانی تر، هۆکاری چییە؟ هێزی کاری لێوەرگێت بۆ لە باقی شارەکانی تر ئێران ئەوەندە ڕێژەی بێکاری زۆر هەیە کە پێویستی بەوە نەبێت. هۆکارەکەی تری چییە؟ هۆکارەکەی ئەتوانێت چەندین هۆکاری سەرەکی ببێ. یەکێکی ئەوەیە کۆماری ئیسلامی لە ڕۆژێک هاتە سەرکار کوردستان تەنها بەشێکی ئێران بوو، بەشی هەرە زۆری وتیان نە بە جمهوری ئیسلامی. بۆ سەقامگیری بوونی کۆماری ئیسلامی ئەو حکوومەتە دەسەڵاتەکەی یەکلایەنە بکرێتەوە لازمە هەموو جوڵانەوەکان سەرکوت کات، هەموو لایەک یعنی ئەو ئاورە بکوژێنێتەوە. ئەو بە دەرەجات توانی لە بزوتنەوەی کرێکاریە بیکە، لە چەپا بیکە، لە مەسلەی ژنانە بە دەرەجات توانی بیکە،
لە خوزستان و ئابادان و گومبەت کاوس و لە شوێنەکانی تر کوردستان جزوی تاقە شوێنێکە لە 43 ساڵە نەیتوانیەوە ئەو جۆرە هەروها ڕەشانەیە کە ئێسایەکان نیشانی ئەوەیە کە نەیتوانیە کوردستان بۆ ئەوە بێژێ من بە هەموو وڵاتەکە بە ئێسڵا کۆنتترۆلی کامەڵم هەیەوانە لازمە کوردستان وەکو شوێنەکانی تر لێکە خۆشیەوە بەهۆی مقاومەتێکەوە بەهۆی ئەزابێکی سیاسی و بەهۆی تەجروبەیەکی تاریخی و مێژووی لە ناوچە هەیە ئەوەی نەتوانیە ئەمە لایەکی قەزیە لایەکی قەزیە واقعیەتەوەیە کوردستان وڵاتێکی دەوڵەمەنە بازارێکی گەورەیە سەرچاوی ئاوە لەباری گازۆ لەباری نەوتۆ لەباری تەڵاوە ئەمانە ئامار و ئەرقامێک بەداخەوە نییە کە نیشانی بدەیت کە چۆنە ئەقلەن 15 ملیۆن بازارێکی 15 ملیۆنیە کە تۆ کەرەستە و کاڵای تیا فرۆشی توانە وەختێت تماشای ئەماکەی دەلایلێکی متعدد هەیە بەشێکیشی بەڵام تەنها داخڵی نییە لەباری ئیستراتیژیکەوە مەسەلەن ئەگەر ئەو نەتوانێت کوردستان لە ڕۆژەڵات تا سەرکوتکە بە تەواوی ئەو جۆرە ناتوانێت لە باشووریشە ئەو کارانە بکە ناتوانێت لە شوێنەکانی تریشە یعنی ڕێگەکە ئاسان بێ ئەمن بێ قابلی ئاعتماد بێ هەڵ نەگەڕێتەوە بۆی ئەوانە ئەوەیە من پێم وایە بە دەلیلی ئەو مقاومەتە سیاسیە بە دەلیلی ئەو مبارزەکە لە کوردستان هەبوو بە دەلیلی ئەوە خەڵکی کورد چۆکی دانەدا ئەگەر دەورێ فعالیەتی نظامی بوو ئەوە کەم ڕنگ بووە بە هەر دەلیلوانە فعالیت ئەوە ئێمە ئەمڕۆ لە مەریوانەی بینین ئەم چەند ڕۆژە لە مەریوان شاهدین ئەو مبارزە لە مەریوانە ئەو دەرەجەی دفاعی پیاوان و ژنان ئایا ئێمە لە شوێنەکانی تریێرانە دیومانە ئەو دەرەجە مەسەلەن بۆ نمونە مەسیحی عەلی نژاد ناوێکی ئاشکرایە بۆ هەموو کەس هینی مەریوانی بڵاو کردەوە زیاتر لە 9 ملیۆن کەس دیەتی داوا لە خەڵکی ئێرانە کات مەسیحی عەلی نەژاد وەکو مەریوان بکەن مەریوان بۆ ئەبێتە سۆمبۆل بۆ ئەبێتە نمونە بە خەڵکی تری نیشان باوانە ئەمن پێم وایە لەوە دێ جاگەر هەڵ بگەڕێمەوە سەر مەسەلەی ئشغالگەریەکە دلیلی چییە دلیلی سیاسیە دلیلی اقتصادیە دلیلی فەرهەنگیە تەنانەت دەتوانێت مەسهەب بێ کوردستان بەشێکی شیعەیە بەشێکی سونیە بەڵام ئەو کێشەی لەگەڵ سونی هەیە ئەتوانێت مەسەلەی فەرهەنگی بێ ئەتوانێت مەسەلەی زوان بێ یعنی بە چەند فاکتۆر تەوزیع حدرێ کە جمهوری ئیسلامی ئەساسەن کوردستان بە دوشمنی خۆی ئەزانێت بە بەشێ لە خۆی نازانێت حتا ئەگەر بەشێ لە خەڵکەکە هاوکاری جمهوری ئیسلامی کەن کە ئەیکەن بلقەدە دەرسەدێکی هەیە ئەویش ئێستا کەمیا زۆر من ئەوە نازانم بەڵام دەرسەدێک یا ڕاندخارن یا ئیستفادەی لە یەکەنوانە وەلێ بەشی هەرە زۆری خەڵکەکە بەشی هەرە زۆری خەڵکەکە بەخۆشیەوە لەگەڵی نین و نەتەنها لەگەڵی نین دژی ئەو حکوومەتەن ئەویش بە ڕێگەی معمولی بە تەبلیغات ناتوانێت بە ناردنی دوومەلا ناتوانێت بە تەبلیغی تەلەڤیزیۆن و رادیۆ ناتوانێت ئەم خەڵکە وەکو شوێنەکانی تر لێکە ناچارە بێت بەو شێوەی نظامی و ئەمنیەتی و بگیروانەکە بەڵام یەک شت هەیە بەهۆی ئەو مقاومەتەوە هێشتا ئەو دەرەجەی سەرکوت لە دەرۆ هەیە ئەو دەرەجەی کە خۆی پێخۆشە ناتوانێت بیکە لە کوردستانە شێوازی داگیرکاریەکان باست کرد داگیرکاریە ئەمنیەتیە کوردستانی ملیتاریزە کردووە بەشێکیشی فەقری اقتصادی یعنی خەڵکی برسی ئەوەی کە ئێستا باست کرد کەسانێکی هەیە سەربەخۆیەتی بەڵام کەمتر کەسانێکان لەباری عەقیدەتی و ئیدئۆلۆژیەوە ئەو سیستم و دەسەڵاتیان قەوی ئەو جوغرافیایی لەباری اقتصادیەوە فەقیر هێشتوەتەوە ڕێژەی بێکاری تایە زۆرە شوێنی کار و هەلی کار کەمە و خەڵکیا ئەوەی کە زۆر بێ ژیانێکی شەرافەتمەندانە بکە ڕوە کاتە کۆڵبەری و گیانی خاتە خەتەر بەڵام تعدادێکیشان ئەبن بە مزدور ئەوەش ئەکرێ بەشێک لە داگیرکاری بێ لە فەقیر هێشتنەوەی اقتصادی ئەو جوغرافیە ئەوە ئەمەوێت دانەدانە باز چۆن لەباری فەرهەنگیەوە داگیری چۆن لەباری اقتصادیەوە جگە لە بەشی ملیتاری دەوانە ئەمێ دانە بڵین کە شێوازی ئەو ئەژغاڵگەریە چۆنە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆی کە لە نەهایەت تا بگەین بە نەتیجەیکەوە ئایا کۆماری ئیسلامی کوردستانی داگیر کە ئێوە فەرمون لەباری فەرهەنگیەوە باشە مەسەلەن تۆ دای بنێ
فەرهەنگی کوردستانەکە دایبنێ موزیک، شێعر، ئەدەبیات، ڕسم و ڕسومی خەڵک، هەڵپەڕین، مەجموعەیەکە وانە ئەدەبیاتە، هونەرە، شێعرە، نەقاشیە، چی بەوانە. ئەو فەرهەنگە لە کوردستان فەرهەنگێک بە درێژایی تاریخ، بە درێژایی مێژوو فەرهەنگێک بووە کە کراوەتر بووە بەنسبەتی مەسەلەن ئەو هەڵپەڕینەی کە لە کوردستانە هەیە، دەست ژنێک لەگەڵ پیاو دەست بگرێەوە بۆ کۆماری ئیسلامی عەمەڵەن ناکرێت، یعنی ناچێتە پێشێوەوانە. ئەمە بارێکی، باری زوانی، باری نەتەوایەتی، بلەخەرە ئەوە ملەتێکە داوای مافێکەکە، ئەو مافەی کە خۆی هەیەی و هنا ئێستا ئێمە پێڵێن مافی دیاریکردنی چارەنووس، ئەو باوەڕی بەوە نییە، ئەڵێ لە ئیسلامە هەمومان بەرابەرین، هەمومان مەسەلەن عەبدی خواین، هەمومان ئەمە ئەوەین، ئەوە ناخوات، ئەوە خۆشیە زانێەوە ناخوات، یعنی هەموو کەسێکە زانێ مەلایەکی ئیمام جمعەیەکی تاران بەرابەری حقوقەکەی بەرابەری کۆڵبەرێکی کوردستان نییە. لەباری سیاسیەوە ئێمە ئەیبینینی ترچە اختناقک و چه دژایەتیەکی لەگەڵ هەموو ڕێکخراوە و هەموو حیزبەکان و هەموو نەهادە مەدەنیەکان هەیەوەوانە. دەی ئەگەر بیتە سەر مەسلەی باقی شتەکانیش ئەتوانی دانەدانە تماشانی بێ، مەسەلەن ڕێژەی بێکاری، خۆ ڕەنگە بێکاری لە تارانیش ببێ 100% هەیە، بەڵام شانسی کار لە تاران زیاترە، شانسی کار لە تەبرێز زیاترە، شانسی کار لە شارە گەورەکان زیاترە، بەهۆیەوە خۆ کارخانەیەکی تیانە، ئیمکانی کاری دروست نەکردە و ئاگاهانەش دروستی نەکردە، یعنی ئاگاهانە سەرمایە گوزاری نەکردووە لەو کارانە. ئەو هەموو کرێکارەکە ئەڕوا وەکو کرێکاری مەهاجر، کرێکاری کوورەخانە، ئەملا و ئەولا بۆ شوێنانە ناکرا لێرە دەرسەدێکی ئەو کارانە بکرێ، سەرمایە گوزاریەکی کار ئیجاد کاوەوانە، تازە ئەو کارێش هەیە، کارەکەی نەوعێک گرێداوە بە حمایەت لە دەوڵەت، لە گوزینشی هەر ئیدارەیەک پرسیارایەکە لێکەن ئەسەر ڕەبتی بە کارەکەت نییە، ئەتۆ معلیمیت ئەمن چ ڕەبتی بە کاری من هەیە بزانم کچی ئیمام حەسەن کێ بوو شووی کرد بە کێ، ئەوەم لێە پرسێ ئێمامی نازانم 16 و 13 و 14 چ ڕەبتی بەکاری نرسێک یا دوکتورێک هەیە، ئەوەی لێ پرسێ لەبەرەوە کەسانی خۆی ببا جایسە پێژێ بنە ماڵی شەهید یا بەسیجی یا هەر شتێک وانە، تەنانەت ئەو ئیمکانە کارە مەحدودەش کە هەیە ئەوەیش لە خەڵکە عادیەکە درێغەکات، چون گرەی ئەدا بە شتایەک کە ڕەبتی نییە. مەسەلەن تۆ لە سونیەک ناتوانانی جزئیاتی فقی شیعە بپرسیت بۆ ئستخدام، لەوە بیگرێت لە مەسایل سیاسیەکەەوە بیگرێت، لە اقتصادیەکەەوە بیگرێت، لە هونەریەکەەوە بیگرێت، لە ئیجتیماعیەکەیەوە بیگرێت، لە زوانیەکەیەوە بیگرێت، لە مافەکانەوە بیگرێت، لە هەموو ئەوانە کە ئەیهێری لە میزانی ئاوەدانی، لە میزانی بودجە، لە تعدادی بیمار ئێسەش کە ئێسەیە ئەگەر نەخۆشێک زۆر جدیە یایبن بۆ تەبرێز یایبن بۆ تاران، بۆ چوار بیمارستانی زۆر جدی لە کوردستانە نییە، بۆ تعدادی تەخت ئەگەر هەرێکی بێ تەختی بیمارستان یا تەختی ڕەوانی بە نسبەتی جەمعیەت یا تعدادی نرس و دکتۆر بە نسبەتی جەمعیەت ئەگەر مەقایسەکەی لەگەڵ تارانە لەگەڵ شوێنەکانی ترە ئەو میزانە نابەرابەریە هەیە، خۆ سەرمایە ئینسانیەکە هەیە، خۆ دکتورەکە هەیە، خۆ کارەکە هەیە، خۆ ئێمە ئەیبینین دکتۆرای هەیە ئەچێ کۆڵبەری ئەکا، بۆچی کار ئیجاد ناکە؟ ئەمە تەنها لە ئیستثمارۆ نییە، واقعیەتێکە ئەو ڕژیمێکی سەرمایەداریە ئیستثمارەکە جا لە قومی شەیکا، لە تارانی شەیکا، لە سابلاغ و سەقز و سنەیش ئەیکا، بەڵام یەک تایبەتی لە کوردستانە هەیە، هەرەکی نییە ئەو منتەقە پێشکەوێت، هەرەکی نییە جادەی چاکی بێ، هەرەکی نییە ئیمکانی کاری تیا بێ، هەرەکی نییە دانشگای چاکی تیا بێ، هەرەکی نییە کتێبخانەی چاکی تیا بێ، هەرەکی نییە خەڵکەکە بە ڕاحەتی بژین. ئەمە زۆر ڕۆشنە و ئەمە لەکوێ دێ کاک ئاکۆ؟ ئەمە لە مقاومەتێکۆ دێ، ئەو خەڵکە چۆکی بۆ جمهوری ئیسلامی دانەداوە، ئەو خەڵکە داوای مافی خۆیەکە، داوای دیاریکردنی چارەنووسەکە، کۆمەڵە شانازی ئەوەی هەیە نزیکەی نازانم 40 ساڵ حدودەن تاریخەکەی نازانم ئەوەڵین حزبی سیاسی بوو پێم وابێ لە هەموو ناوچەکە باسی ئەوەی کرد کە کۆماری ئیسلامی هێزێکی داگیرکەرە، دواتریش دەکوتوکێ حزبی چەپ نەهەمووشیان هاتنە پشت ئەو شتە، یعنی
ئەم شانازیە بۆ کۆمەڵای گیرێتەوە کە ئەو حکوومەتە دیار بۆ خۆ ئەیزانی ئەوە حکوومەتێکی ئیستبدادیە، ئەیزانی دیکتاتۆریە، بەڵام دیکتاتۆریەک لە ئەسفەهان کارکردەکەی وەکو دیکتاتۆریەک لە سنە نییە، ئستبدادیەک لە بەخشە لە مەشهد کارکردەکەی وەکو ئەو شوێنە نییە. ئەو تەمایزە چاکە تشخیص بدرێ و چاکە بیبینن و دەلایلەکەیشی لە یەک بدرێتەوە بۆچی. زۆر سپاس بەڕێزێک لەبانەوە پامێکی نردووە چێتی ئەمە داگیرکاریە. ئەگەر داگیرکاری نییە کەسێک لەسەر ئامۆزشی زمانی دایک مەبەستم زارای محەممەدیە چۆن ئەکرێ لێپرسینەوەی لێ بکەی و تەنانەت بیشی خەیتە زیندان. بەڕێزێکی تریش پامی نردووە نێنووسیەوە لەکوێ دەستخۆشی لە بەرنمەکە کرد و توێتی تەوەرێکی گرنگە و هیوادارم درێژەی هەبێت ئەم منە باسانە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. کاک محەممەد کاتێک باس لە داگیرکارەکەی باس لە ئێستعمارەکەی لە دیکتاتۆرەکەی ذهنت بەرەو بۆ مێژوش کەسێک کە دێتە بەرچاو هیتلێرە. هیتلێر لە حاڵ دەسەڵاتێکی دیکتاتۆری و لە ناو ئاڵمانە تا ئەو جێگەی بەنسبەت خودی خەڵکی ئاڵمانەوە گەڕاوە ئەو سیستەما ئەو نەوع لە دیکتاتۆریە بووە هۆکار بۆ پێشکەوتنی سەنعەت لێوێ بۆ فولاس گەشەی کرد سیستمی دروستکردنی ماشین و خودرە و پێشڕەفتی کرد زۆر. بەڵام کاتێککە ئەچێتە دەرەوەی ئەو دیکتاتۆرە ئەچێت لە هێستان داگیرەکە چێت چکۆسلەواکی داگیرەکە وڵاتیان لەوێ ئەبێتە هۆکار بۆ فەقر. هەرو دەسەڵاتەیە کە لە وڵاتی خۆیان ئەوەکە ئەبێتە هۆکار بۆ فەقر، ئەبێتە هۆکار بۆ ماڵوێرانی و شەڕ و خوێن ڕەشنوانە. بەڵام لە ئەو هەرمان سیستم لە وڵاتی خۆی ئەوە ناکە. ئەگەر ئێستا بیش و پێێنین بە کۆماری ئیسلامی هەرو دەسەڵاتە دیکتاتۆرەیە لە ئێران، بەڵام لە کورد هەرو قسانەی کە جەنابە فەرمووت کوردستان بە خاکی خۆی نازانێت. چۆن هیتلێر لە هێستانی بە خاکی خۆی نازانێت، تەنیا ئەویست بڵێت کە ئەمە ژەرمەن نەژادی بەرتەرەوە ئەوە چوو داگیرکاریە کرد و بۆ قەدەر قودرەتی بوو. پێ بڵێن کۆماری ئیسلامیش کوردستان بە خاکی خۆی نازانێت بۆ یەکە بەم شێوە داگیریەکە یا بە شێوەیەک ئاسیمیلەیەەکە. پرسیارێک مەیسا ئەوەیە جیاوازی نێوان کۆلۆنیالیزم یا ئیستعمارگەری لەگەڵ داگیرکەری چییە؟ یا چه شەباهەتێکیان هەیە پێکەوە؟ ئەو حاڵەتی ئێستعماری کلاسیکە کە ئەرزم کردی پێشترەوەوانە لە گەشەی سەرمایەداریەوە لە ئەوایلی سەرمایەداریەوەوانەوە پێشتریش ئەگەر دەوری مێژوو تماشاکەی ئۆمپراتوریانە هەر وەختێک دەسەڵاتێکی بووە لە شوێنە کۆچووە لە شوێنێ، ینی پێش لە سەرمایەداریش ئەوە بووە وە خاصی دەوری سەرمایەداری نییە. بەڵام ئەم ئێستعماری بە ئێسلاح ئێستعماری کۆن یا ئێستعماری کلاسیک کە دوایی گۆڕا بە ئێستعماری نوێ یا کۆلۆنیالیزموانە ئەمە وڵاتێک ئەو جۆرێک خۆتان فەرمووتان گەشە پەیاکە ئەو دەورە کەشتی هەیە ئەتوانێت لە دەریاکانە بڕە زوخاڵسەنگ تازە پەیا بووە احتیاجی بە بازارە احتیاجی بە مەوادی خامە احتیاجی بە نیروی کارە هەرێکێتی ئەو مەسەلەن ڕەشاییە یا ئەو دێحقانە یا ئەو کەسە بڕێک خوێندەواریشی فێرکە حەدیقەلێکی فێرکە تبدیلی کا بە نیروی کار و بڕێک پۆلیش پەیا بکەن کە بتوانێت ئەو کالایە یا ئەو کەرەستەی کە تەولیدیەکە ئەو بازارەی بۆ پەیاکات. ئەساسەن ئەوە زیاتر لەسەر بردننی شتەکان کارەکە. ئەگەر کەسێک بچێت مەسەلەن لەو موزە مهمانەی دنیا مەسەلەن دابنێ بریتانیا موزەی زۆر مهمی تایە، ئەگەر ئێوە بچنە بەشی مصری موزەی بریتانیا لە لەندەن ئەحساسەکەی ئەرێ مصر خۆی هیچی تیا ماوە، یعنی ستونی بردووە دەیان مترە و قوترشی چەندین مترە حتا ستونە گەورەکانیشی بردووە. یعنی ئەو دایناوەتە سەر ئەوە هەر شتێکی هەیە مەوادی خام ئەوە ببات و لە مەقابڵە بەعزشتایەک بنێرێ بۆ ئەوەی بیفرۆشێ و حتا نیروی ئینسانیەکە جێبەجێکە. وەختێ تۆ ئەلان مەسەن تماشای تەرکیبی هێندیەکانی ئەمریکای لاتینەکەی ئەمانە لەکوێوە هاتن؟ ئێستعماری ئینگلیز چۆن ئەوانەی لە هێندۆ برد بۆ ئەمریکای لاتین، چۆن ئەم جابەجایی ملیۆنی جەمعیەتی کرد، چۆن بریتانیا مجرمین قاتڵان شەرورەکان کە لە زیندانابوون
ئەوانەی نرد بۆ ئوسترالیای بەوانە ئاوان کردو، نردنی بۆ نیوزلند، چۆن چوو بۆ کانادا، چۆن چوو بۆ ئەمریکاوەوانە. یعنی جێبەجێی جەمعیەت، جێبەجێی مەوادی خام، جێبەجێی کالا، جێبەجێی هەموو ئەوانە بوو لە دەورێکە احتیاجی بە نیروی نظامی خۆی نەبوو. ئەو ئەگۆڕیە بە مەسلەی ئیستعماری نوێ، ئەو نێۆکۆلۆنیالیزم. بەڵام مەسلەی ئەشغالگەری ئەو شەباهەتەی ئەگەرەکە بێ بەمە لە شوێنێکی مەسەرەن دابنین وەکو کوردستان چ داخلی بێ یا لە شوێنێکی وەکو فلستین، ئەوەی کە ئەلان هەموو کەسێک لە تەلەڤیزیۆنەکانە ئەیبینێت لە ئۆکراینا ئێمە ئەیبینین ڕووسیا وەکو نیرویەکی خارجی لە ئۆکراینا چی ئەکات و شوێنەکانی تر دیومانە. ئەمریکا مەسەلەن ئانی خۆی لە ڤیەتنامە وەکو نیرویەکی ئشغالگەر چی ئەکرد، یا ئەمریکا کە هاتە عێراق چی کرد لە عێراق، یا عێراق چووە کوێیت چی کرد. وەختێ دێتە سەر مەسلەی ئشغالگەری داخلی باشە، یعنی ئەوەی مەسەلەن چین لە تەبەت ئەیکات، ئەوەی چین لە رابطە لەگەڵ مسلمانەکانی ئەوێ ئەیکات. نمونەهای تاریخی یەکجار زۆرە، نمونەهای جۆغرافیاییش یەکجار زۆرەوەوانە. بەڵام ئێمە ئەگە هەر دوور نەڕۆین، هەر ئەو شوێنانەی کە کوردستانی تایە تماشاکەین، ئێمە دێتە بەردەستمان، دێتە مەسەلەن کوردستانی لای خۆمان، کوردستانی ڕۆژهەڵات، ئێمە بەخۆشیەوە خەڵکێکی تێگەیشت و پێگەیشتومان هەیە، خوێندەوارمان هەیە، ئەتوانێت ئەو وڵاتە زۆر بەباشی ئاوەدان کاتەوە، ئەونەی نیروی ئینسانی هەیە، ئەتوانێت سێ چوار وڵاتی پێوە ببات. بەڵام وەختێ تۆ تماشاکەی لە دەیەکی دایانەی سەدان کەس مەجبورن مهاجرەتکەن، جای مهاجرەتەکە بەشێکی سیاسیە یا بەشێکی اقتصادیە. ئەمە هەر خاصی کوردستان نییە مەسلەی مهاجرەت، باسی 4-5 ملیۆن ئێرانیەکەن لە خارجی کشوەر لە دەورەی جمهوری ئیسلامیە. بەڵام وەختێ دی تماشاکەی بۆ ئەم نیروە ئینسانیە بە دەلیلی سیاسی یا ئەیان گرێیان کوژێت، یایان خاتە زندان یا ناچاریانەکە بە مهاجرەت و ئەوانە و بە عنوانی تێرۆریست و ئەملا و لای ژناویان ئەبا بۆ نایە لە وڵاتەکەی خۆیان هینکە، بۆ هەرەوەی کە ئێستعمار ئەی کرد. مەسەلەن گوربانێکی لەندەنەوە ئەنارد بۆ سیدنی کە حکمی سیدنی پێبا یا ژەنراڵێکی ئەنارد، ئەلان بێ لە ئیداراتی کوردستانە ئەگەر تماشاکەیت نە لە سەتحی زۆر سەرەوە، نە ڕئیسی شارەبانی، نە ڕئیسی پادگانەکان، نە ڕئیسی ئیطلاعاتەکان وانە، حتا لە ستوحی خوارەوە ئایا واقعەن خەڵکە بوونیەکە خەڵکە کوردەکە دەسەڵاتی بەدەستەوەیە، ئەوە هەموو خەڵکەکە هاتوانێت تەشخیصی بات. فەرماندارەکان، شارەدارەکان، دەسەڵاتی ئەسلی کێ قسەی ئەسلی ئەکات، کێ قسەی نەهاییەکات لە کوردستانە، چ لەباری ئیجراییەوە، چ لەباری قانونیەوە، چ لەباری هەموو ئەو شتانەوە. ئەمە نیرویەک نییە ئەو خەڵکە لە خۆی بزانێت، ئەمە نیرویەک نییە ڕاحەت بێ لەناو خەڵکە و ئەو خەڵکەش ڕاحەت نییە لە رابطە لەگەڵ ئەوانە. ئەوە بەو دەلیلە ئەڵێم ئەم مەسەلە مەسەلەیەکی هەن، نەزەراتێک هەن، کەسانێک هەن، ئەحزابێکیش بوون باسی کوردستان وەکو کۆلۆنی ئەکەن، وەکو وڵاتێکی ئیستعماریەکەن، دیارە نەتیجەگیری سیاسی تایبەتیشی ئەبێ لێ بکرێ، ینی داوای ئیستقلال بکەی، ینی جیابیتەوە قسەی ئەوەکەن اتفاقەن تەلەفات کەمتر ئەبێ. کەسێک ئەگەر بەحسەکانیان بخوێنێتەوە تماشایکە، نەزەریە هەیە ئەڵێ ئێمە وەکو شەهروەندی ئەو وڵاتە ئەبێ کارکەین، نەزەریە ئەوەیە بێ ئێمە وەکو خەڵکی ئەو وڵاتە، وەکو مەسەلەن تەبەقەی کارگەر، وەکو یەکگرتنی ئەم جۆرەشتانە، ینی تێڕوانینی جیاواز هەیە، دیدگا و چەشمەندازی جۆرا و جۆر هەیە. بەڵام ئەگەر تماشای واقعیەتی کوردستانەکەی، ینی ئەگەر کەسێک دێتە ناو کوردستان، من دیومە ئەو کەسانەی کە خارجی بوون چوونەتە کوردستان لەگەڵی قسەم کردووەوانە، دەڵێ وەختێ من لە تارانەوە چوومەتە ئەو شوێنە کە سوکاری پێشمەرگە بوون یا کەسێک کە خارجین چوونەتە ئەوێ، دەڵێ واردی وڵاتێکی تر ئەبیت، تەنها جۆغرافیاکە ناگۆڕێت، تەنها خەڵکەکە ناگۆڕێت، تەنها جلوبەرگەکە ناگۆڕێت، تەنها پۆسی بازرسیەکە ناگۆڕێت، تەنها سەتحی زندگی ناگۆڕێت، تەنها ئاو و برق و کارەبا و جادە ناگۆڕێت، کولە نێژیە چیتە وڵاتێکی تر. ئەمە مشکل نییە بۆ خەڵکێک کە مەسەلەن لە کەرەج یا تاران بژی بچێ بۆ سیستان و بلوچستان پیوا بێ واردی وڵاتێکی تر بووە. ئەگەر وەختێت ماشا بکەی ئەمە ئشغالگەری نییە، ئەمە ئستبدادێکی چونی قایم کە زۆر متفاوتە لەو ئستبدادەی تر، بۆچی لە کوردستان و لە
سیستان و بلوچستان پێم وایە بنام هورمزگانە شوێنێکە هەمیشە جزوی لیستای خوارۆن، هەمیشە لە هەموو شتێکی خراپە، لە هیچ شتێکە نین، لە بێکاریە لە بێسەواد لە هەموو شتێکی خراپە، لە بێکاریە، لە بێماڵیە، لە نەخۆشینە، لە تعدادی تەختە، لە تعدادی نێرسا بە نسبەتی جەمعیەت، لە تعدادی زندانیە، لە تعدادی ئێعدامە. هەر ئەم ئەخیرە ئەوەی ئێعدامیە بلوچستانە. بۆچی؟ لەبەر چی؟ ئەگەر ئشغاڵی نەکردە، ئەگەر بەهی خۆی زانێ، ئەم تەنها لە ڕابطە لەگەڵ کوردستان نیە، بەڵام ئێمە وەختی باسی کوردستانەکەین ئەمە بە حکوومەتێکی ئستبدادی متعارف تەوزیح نادرێ بەڕاستی، چون متفاوتە. ئەو تەفاوتانە لەکوێوە بینی؟ ئایا بە دلیلی تەنها مقاومەتە سیاسیەکەیە کە فاکتۆرێکی زۆر مهمە، یا دەلایلێکی تاریخیشی هەیە ئەسەن ڕەتی بە جمهوری ئیسلامیش نیە، پێش لە جمهوری ئیسلامی ژوا بووە، پێش لە شای ژوا بووە. هەردووکی بۆی کە بڵێن هەردووکی هەیە هەم مقاومەتەکە ئەمەوەیە نمونەی هەواز لە هەوازش ئەگەر بە شێوەیەک نگەرانی ئەو خواستەیە ئەو شتەیە کە لەوێ هەیە، بەڵام سەنعەت تایە هەیە، شاید ئەوە بە هێوێ مەنابعی تەبیعی تیا بێت، نەوتی تایە، دەوڵەمەندە لەبارە و زەخایری نەوتی تایە. ئەساسن لەوێ نەوت کەشف کرا، ینی ئەوەڵنجار لە ئێرانە بەرهاڵ لە ئاواز و خۆچاڵە نەوتەکەی ناتوانێت بگوێزێتەوە، گازەکەی ناتوانێت بگوێزێتەوە، بەڵام چی لە خەڵکی بوومیەکە کرد، چی لە خەڵکی عەرەبەکە کرد، و چۆن خەڵکی جێبەجێ کرد، و چۆن نسبەتی جەمعیەتی گۆڕا. هەر لەوێ بێ قسەی عەرەبەکانی گوێشلکە، چۆن ناوی شارەکانی گۆڕی، چۆن زوانەکەی گۆڕی، چۆن فەرهەنگەکەی دەسیدا لە فەرهەنگەکە. یعنی هەرکمە بڵێم ئستبداد بۆ هەموو خەڵکی ئێرانە، دیکتاتۆری بۆ هەموو خەڵکی ئێرانە، وانە جمهوری ئیسلامی لە تاران دموکرات بێ و لە کوردستان دیکتاتۆر بێ، لە هەموو لایەک مرتەجعە، لە هەموو لایەک سەرکوبگەرە، لە هەموو لایەک، بەڵام ڕادەی چۆنیەتی کارکردنی لە شوێنێک و تا شوێنێکی تر فەرقەکە. جمهوری ئیسلامی تەوەجۆ بە عاملی مەزهەب ئەکا، بە عاملی زوان ئەکا، بە عاملی نەشناڵەتی و ئەتنیسیتی ئەکا، بە عاملی جنسیەتی ئەکا، بە عاملی جۆغرافی، بە زۆر فاکتۆر تەوەجۆ کات. یعنی ئەو وەختی پلانداڕژێنێ ئەو کەسانەی کە ئستراتیژیستی ئەوێن، خۆ ئەلعان ئەو ئەسنادەی دەرکەوتووە خەڵکی کوردستان ئەسەن دەستی بۆ چەک نەبرد، ئەوانە خۆیان ئامادە کرد بوو حملەکەن بە کوردستان. دیارە کوردستان هەرکی بوو مقاومەت کە، ئەی بۆچی خۆی ئامادە نەکرد مەسەلەن بۆ شوێنێکی تر. هەرکمە ئەوەت پێ بڵێم شتێکی تایبەتی لە کوردستان هەیە جیا لە مقاومەتەکە کە زۆر زۆر فاکتۆرێکی مهمە. ڕەنگە گەر مقاومەت لە کوردستانە نەبوایە، ڕەنگە ئیتر مەحاڵ نامەحاڵ نییە لە بەرچاوی بگری. ئەگەر مقاومەت نەبوایە، ئەگەر شەڕ نەبوایە، ئەگەر وەکو شوێنەکانی تر بوایە، تۆ نازانی چی لێ دێ، بەڵام ڕەنگە جۆرێکی تر بوایە، منتها ئەو مقاومەتە ناتوانانی بسڕیتەوە. ئەمە بوو و ئەویش بە پێی ئەوە تەنزیمیەکە. هەر ئێستا ئەو میزانەی کە جمهوری ئیسلامی ئەحساسی خەتەر لە کوردستان ئەکا لە شوێنی تر ناکە، و ئەو میزانەیەشی کە خەڵکی کورد ئەحساسی نائەمنی ئەکەن، ئەحساسی بێهیوایی ئەکەن لە جمهوری ئیسلامی لە شوێنەکانی تر نییە. ئەمە واقعیەتێکە، ینی دوولای قەزیە تعریفێکیان لەگەڵ یەک نییە، ئەزانن لای خەڵکی شەزانێت، لای حکوومەتی شەزانێت. ئەو بڵێن ئەو بەشی کە بڵێن لە کوردستان ئەو داگیرکاریە کە هەیە لە حاڵوتمان جەنبەهای مختلفی هەیە لەسەر مەسەلەی فەرهەنگ و اقتصاد و مەسەلەی میلیتاریزەکردنی کوردستان و تەوایەوانە، ئەوە شێوەکارەکانی داگیرکردنە. ئەمە تۆزێک فکوسکێنە سەر بواری فەرهەنگی، یانەی تۆزێک لەو بارەشەوە، چونکە کاتێک وتم سیمایەک لە داگیرکەر هەمیشە ئادرێت کە دەسەڵاتێکە کە هەمیشە خوێنە ڕێژێت، داگیرکاریە کات، شوێنهایەکی زۆر ڕافیایی لە دەست کەسانێکی دەرەخوێنەوەی خاتی اختیار خۆی یا باری ئابوووریەکە ئێستا. ئەمە تۆزێک بە جوزیتر واردی بەشە فەرهەنگیەکەی بین، بۆی کە بزانین کە کۆماری ئیسلامی وەک دەسەڵاتێکی داگیرکرد لە کوردستان چۆن لە بواری فەرهەنگیشەوە ئەوێت سوڵتەگەری بکات، داگیرکاری بکات. بۆ نمونە لەم ڕۆژانەیە لە شاری سەقەس فیلمێک دروست بوو و کۆمەڵێکی زۆر لەسەر مەسەلەی
ئێوە داعش. لە داعش بدات یا بە شێوەیەک خەڵکی کوردستان بە شێوەیەک ڕەت بداتەوە بە مەسەلەی سەلەفیگەری و داعشوانە کە هێز لەوان وەرەگرن، یعنی هێز لە خەڵکی کوردستان وەرەگرن. یا مەسەلەی زبانی دایک و دروستکردنی ئەو فیلمانەی کە مڕەتەب لە ئارادایە. تۆزێک بە جوزیاتیش جوزئیتر ئەلبەتە واردی ئەو بەشە فەرهەنگی بین کە کەمتر خەڵک تەوەجوهی پێگات یا باسی لێکات. کۆماری ئیسلامی هەر لە ڕۆژی هەوڵەوە کە هاتە سەرکار لە رابطە لەگەڵ مەسلەی فەرهەنگی کوردی، زوانی کوردی، هەڵپەڕکێی کوردی، زۆر یەک لەو مەسائل موزیک و دانس و شعر و هەموو ئەوانە گاردێکی زۆر جدی بوو، نەهێشت ئیجازەی بە هیچ ڕۆژنامەیەک نادا. حتا ئەو ڕۆژنامانە یا ئەو نەشریاتەی کە لە هەوڵەوە مەسەلەن دابنێن وەکو سروە کە بە دەرەجاتێکیش هی ئەوی دانا و گوێش لە کردوانە ئەویشە دووچاری مشکلاتێکی جدی ئەکردوانە. ڕۆژنامە هەیە مەسەلەن 200-300 ساڵ لە وڵاتێکی وەکو ئینگلیسا هەیە بەبێەوە یەک ڕۆژ تعتیل بوو بێ. ڕۆژنامە لە ئێرانی شالبەتە، بەڵام لە کوردستان هەیە یەک ژمارەی دەرچووە، ژمارەی دومی نەهاتە، نەیهێشتووەوانە. لەباری فەرهەنگیەوە، لەباری زوانەوە، لەباری موزیکەوە، مەسەلەن بیت ماشای تعدادی کتێبایە کە ئێڵێ منتشر بێت، شعر، ڕۆمان، تعدادی تئاتر هەیە، تعدادی بە ئێسڵا کۆنسرتی موزیکێکە بەرگوزار بکرێت لە رابطە لەگەڵ ژنانی گۆرانی وێژ موزیسیەن. ئەوە خاصی کوردستانیش نییەوەوانە، بەڵام لە کوردستان ئێمە ئەوە سنەتێکی قەدیمیە، ژنانی هونەرمەندمان زۆر بووەوەوانە بە نسبەتی ڕەنگە زۆر شێوان نەبوو بێوانە لە هەموو ئەرسەکانە، لە سینما، لە تئاترە، لە موزیکە، لە زوانی کوردیە، لە تەرجمە، لە نەشرە، لە هەڵپەڕکێ و دانس و هەموو ئەوانە بربەستی زۆر جدی ساز کردە. تەنانەت زوانی فێربوونی زوانی دایکی، فێربوونی زوانی دایکی تەقی تەواوی کۆنڤانسیۆنە جەهانیەکان، حەقی ئەوەڵی هەر ئینسانێکە بە زوانی دایکی خۆی قسە بکات. وەختێک خانمێک بە خاتری فێرکردنی زوان ئابە وەزیەتە ئێخەنە زندان، ئەوە خۆ دیارە وەزیەتەکە چۆنە. یعنی ئەم هەرێکی بووە لە هەموو بارێک و حەملەکە. کوردستان بەشێکی شیعەیە، بەشێکی سونیە، بەشێکی بێمەسەبە، بەشێکی لایکە، بەشێکی کۆمونیستە، بەشێکی چەپە، بەڵام ئەو هەرێکێتی لە مەناتقی مەسەلەن سنی بووە بە دروستکردنی حسینیە و شیعەگەری دەست لە فابریکی ئەو وڵاتە بە زۆر ناو کابرا خۆی هەرێکی بێ ئەو کارە بکەوەوانە. لەباری ئەو پەرەدان بە فەرهەنگی ئەرتجاعی و کۆنەپەرستی کە هەیەی لە رابطە لەگەڵ ئەم کارانەی کە ئیکا و ڕەبتیشی داوە بە ژیانی خەڵک. مەسەلەن من بە شەرتی ئاو کارت بۆ کەم تۆش ئەو کارە بۆ من بکەیت. مەسەلەن ئزدواجی مناڵان، مەسەلەی حتا بمازەر دەخوازم سیغە کە هەرێکی بێ بەنەوەی فاشای ئیسلامی تەرویجی بکە لە کوردستان، کاری بۆ بکەوەوانە. یعنی کاریشی بۆ لە هەموو بارێکەوە ئەو هەرێکی بووە لە باری فەرهەنگیەوە. ئەو فەرهەنگەی خۆی لە تەریقی سریالهای تلویزیۆنیەوە کە دروستیەکە هەروەی خۆتان فەرمووتان هەرێکێتی لە کوردستان کە خەڵکێکە ئەتوانێت سەری بەرز ڕابگرێ بە نسبەتی خەڵکی زۆر وڵاتی دنیا زیاتر قوربانی لە شەڕ لە دژی داعش داوە، متهمی کا بە داعش و سەلەفیگەری. ئەوە ئێمە لە ڕۆژاوای بینین، ئەوە لە باشووری کوردستانی بینین، ئەوە لە ڕۆژەڵاتی شەی بینین کە خەڵک لەگەڵ سەلەفیەکان چۆن بەرخوردەکەنەوەوانە. ئەو هەرێک ئەو کە خۆی لە پشتایەتی خۆی تەقویەتیانەکەوانە هەرێکێتی تۆ بە سریالهایەکی تلویزیۆنی دروستکردنیەوەوانە ئەمە بێرێتە ناوت. هەرێکم بەەوە بڵێم کە ئەوەی بۆی لواوێ لە هەر بارێکەوە مەسلەی زوان و هونەر و ئەدەبیات و شعر و مجەسەمەسازی و هەر شتێ هەرێکی بووە ئەو ئەرزشانەی خۆی، ئەرزشی فقعی شیعەی بەڕەوایەتی جمهوری ئیسلامی تەوسعە پێبات و دەست لە هینی ئەو جامعە بات. ئیسە ڕووسەریەک بێ یا کچێک مەسەلەن لەگەڵ کوڕێکا ڕابطەیەکی ئازاد هەرێکی بێ بەرقەرارکە، هەرێکی بووە بیشێنێ. کاکشۆڕەشی خۆشەویست لە فنلاندەوە پامێکی نردووە،
سڵاو ڕێز بە خێراتنی میوانە خۆشەویستەکەتان دەکەم و ماندوو نەبوونی لە ئێوەش هاوڕێیان داوا دەکەم پرسیارێک ئاراستەی کاک محەممەدی خاکی بکەم کە ئەویژەوەیە بە ڕەچاوکردنی ئەو شرایەتە لە کوردستان بە تایبەت کە بە تایبەت باسان کرد وەزیفەی هێزە چەپەکان و بە تایبەت کۆمەڵە دەبێت چ بێت و بۆ بەرەکانەیە لەگەڵ ئەو هەڵاواردن و میلیتاریزەکردنە لە داهاتوودا زۆر سپاس و دەستان خۆش بێت کاک شۆڕشی کەریمیان ئەڵێ هێزە چەپەکان و بە تایبەت کۆمەڵە بێ ئەرکی چی بێت من پێشەوەی بە پرسیارەکەی کاک شۆڕش بپرسم لەم باسانە نەتیجە مانگرت کۆماری ئیسلامی کوردستانی داگیرکردەوە بە درێژایی داگیرکاری کۆماری ئیسلامی چ لە دەسەڵاتەکانی پێشوشە هەمە ئەرۆی کە باسمان کرد مقاومەت هەبووە ئەو شکڵە لە مقاومەت تەنیا شکڵێکی چەکداری و مقاومەتی چەکداری هێزی پێشمەرگانە نەبووە ئەوی دوێنە لە مەریوان بینیم دژی ئەو یاسا و ڕێسای پیاوسالارانە دژی ئەو جەنایەتە کە هەر بەدەست خودی خەڵکی بوومیشەوە کرا بەدەست کابراوە کرا لە مەریوان گۆران بەڵام ئەبینیت ئەو هێزە تودەیە دێتە سەر خیابان و واستی گشتی لابردنی ئەو دەسەڵاتی کە کۆماری ئیسلامی ئەو قانونی کە کۆماری ئیسلامی پشتیوانی لەکە دەرەوڕن ئەوش بەشێکە لەو مقاومەتە ئەمێ بڵم خەڵکی کوردستان دژی ئەم داگیرکاریە دەبێت چ بکەن چ ئەرکێک ئەکەوێتە ئەسویان جا ئەو کات ئەچینە سەر بەشی ئێمەش چەپەکان و بە تایبەتی ئێمە وەک لایەن سیاسی وڵا بەخۆشیەوە خەڵکی کوردستان تا ئێستا درێغیان نەکردە ینی واقعیتەوەیە من پێم وایە هەتا هێزە سیاسیەکان ئەبێ لە خەڵکی کوردستانەوە ئەلبەتە هێزە سیاسەکان بەشێ لە خەڵکی کوردستانن بەرها بەڵام بێ لیان فێر بن ئەوان زۆر خەلاق بوون زۆر توانیویانە بە شێوەی جۆرا و جۆر لە مقابلی جمهوری ئیسلامیان ڕاوەسن ئەوەم عەرزکردن وەختی پێشمەرگە بە هەر دەلیل چالاکیەکەی کەمە بێتەوە ئێمە چالاکی مەدەنی لە هەموو بوارەکانە دەست پێەکە لە ژینگە پارێز و بیگرە لە مناڵ پارێز لە بۆ پیر بۆ کرێکار بۆ زەحمەتکێش بۆ ژنان لە دژی خەتەنەی ژنان ینی بوارێک نییە لە هونەر و ئەدەبیات و سینما و نەقاشی و تیاتر و مجەسەمەسازی بەرەنگاری نەکەن لەگەڵ ئەو دەسەڵاتی کۆماری ئیسلامی پەیامێکیان هەیە پەیامێکی زۆر ئاشکرایان هەیە ئێمە مافمان هەیە ئێمە داوای مافی خۆمانەکەین ئێمە داوای کارەکەین داوای ڕفاکەین داوای مافی بەرابەر لەگەڵ شوێنەکانی تر ئەەکەین داوای وڵاتێکەکەین کە پێشکەوتوو بێ ئەعدامی تیانە بێ دەستگیری تیانە بێ شکنجەی تیانە بێ هەموو ئەوانە خەڵک ئەوەیان کردووە ئەوەی من بە نەزەرم ئەگات ئێستا من بەڕاستی زۆر جاریانی سەری تعزیم دایانوێنم لە مقابڵی ئەو خەڵکە ئاوا لەو شرایەتە کە ئەوەی مەریوان دوێکە تازەترین مەوردیانە نیشانیانوانە ئەوەم بە نەزەرەگا ئەگەر مەجاڵەکە بۆیان بڕەخسێ ئەگەر بتوانن کەمێک سەراسەری تر بێ ڕەبت بدرێ بە یەک دیارە لە دوورۆ من یا کەسێکی وەکو من ناتوانێت هیچ پێشنیارێک باوانە بەڵام پێم وایە مەسەلەن ئەوڕۆکە مەریوان بووە بە نەوعی لە شوێنەکانی تریش لە حمایەت لە ڕابطە لەگەڵ مەریوانە حرەکاتێک بێ کەمێ سەراسەری تر بێت تاوجێ ئیمکانی هەیە بەبێوە کە بنە ناو خەتەرێکی جددی و ئەوانەوە ئەمە شتەیەکە ئیسلاح ڕەسانیەکی دەقیقتر شەبەکەهایەک دروست بکەن کە خەبەر زوو بڵاو بێتەوە بیان بە تاوجەیە کە ئەتوانن مەسەلەن دای بنێن تەلەڤیزیۆنهای فارسی زوان هەیە خەڵکەیە ئینگلیسیە زانێ بینێرن بۆ ئینگلیسیەکان بینێرێ بۆ ئەزەوەی سیاسی مەسەلەن بۆ کۆمەڵە یانلانەکانی تر و ئەوانە یعنی خەڵک ئاگادار کاکە چی ئەکرێ و چی ناکرێەوەوانە و ئەم تەجاربە لە تەجاربی خۆشیان دەرس وەربگرن ئەمە پێم وایە خەڵک کۆتایی نەکردە و جێگەی شانازین بەڕاستی هەمیشە من شخصن هینم بووم داچڵەکاوم ئەم هەموو حرەکەتە باشە جوانە ڕێک و پێکە فکر لێکراوە لە کۆ دێوەوانە مەسەلەن هەر شەریف باجوەر لە مەریوان ئەو حرەکەتانە کە ئەکراوەوانە ئەمانە سۆمبڵن لە هەموو شارەکانە ئەوە هەن جا لە شوێنێکە ڕەنگە لە موزیکا زۆر پێشکەوێت لە شێعرا لە ئەدەبیاتە یا لە حرەکەتە جەماوەریەکانە یعنی خەڵک کۆتایی نەکردە
بەڵام ئەگەر ئێمە بتوانین ئەگەر ئەو مەجاڵە ببێ خەڵک چالاکی ناوە و چالاکی دەرەوە بە یەک نزیکتر بن تا حدێ و بە یەک زوان قسە بکەین بە جۆرێ قسە بکەین کە بتوانین خەڵکێکی زیاتر بیبیسن و یەکگرتووتر بێت من پێم وایەوە بۆشاییەکە ئایسە وەزیفەی هێزە چەپەکانیش بە تایبەت کۆمەڵاوەیە کە ئەم یەکگرتووی و هاودەنگیە دروستکە لە ناو خەڵک دژ بە و مقاومەتی کە تایسێ کردوێتی ئەوەی کە تایسە شکڵی داوە لە ڕێبەریا بووە و بە تایبەت چەپەکان جزئیاتی ئەو نەوع لە داگیرکاریە بە تایبەت لە کوردستان ببیننەوە بەرهەڵەسکاری بن خۆیان بەشێک لە مدافعینی زبانی دایکی بزانن خۆیان بە بەشێک جگە لە ئەو خواستە گشتیانی کە تایسێک بەشێک بووە لە خواستە ئەساسیەکانی ژیانی مقاومەتیان ڕۆپۆلپا لە حەقی کرێکار لە حەقی ژنان واردی ئەو مەسایلەش بن مەسەلەن وەختە فیلمێک دروستەکرێت وەختێک کە کەسێک لەسەر زبانی دایک لەسەر ژینگە لەسەر ئەمانە کە تایسێش بووە زیاتر تەخوێتی کەن و گشتگیرتری کەن بە تایبەت لە شارەکانی و من پێم خۆشە یەک شتیش بێژم لە ڕابطە لەگەڵم مەسەلە من وەختی سەرنجە ئەمە تەبلیغاتی حزبە چەپەکان یان نووسراوەکانیان یا قسەکانیان یا وتوێژەکانیان ئارەزووەکەم پێم خۆشە زیاتر دەنگدانەوە و ڕنگدانەوەی ئەو شتە بێ لە شەقامە لە خیابانەکانە لە شارەکانە لە دێهاتە گوزەرێ هەتا بەحسێکی ئینتزاعی هەتا بەحسێکی مجەڕەد لەسەر مەسەلەن تێوەری ئەوە جێی خۆی هەیە بەڵام مناقشە و قسە بچێتە سەر ئەو شتە کە مەسەلەن ئەوەی مەریوان هەیە چۆن بە سنە و چۆن بە کامیاران و چۆن بە شنۆ و خانە وەسڵکەین ئەگەر کێشەکان بێتە سەر ئەوانە کە ئێمە چی بکەین پوتانسیێلی ئەو جنبشە زیاترکەین ڕۆژێک کەمتر کۆماری ئیسلامی لە کوردستانە دەسەڵاتی بێ ینی ڕۆژێک کەمتر مردن ڕۆژێک کەمتر هەژاری ڕۆژێک کەمتر معتادی ڕۆژێک کەمتر ژن کوشتن ینی واقعا ئەمە جێگەی خاڵیە چەپ لە کوردستانە بەخۆشیوە ئەو کوردستانە وا پێشکەوتووە بەشێکی هی هەڵسوڕانی ئەو چەپەیە ئەگەر ئەو چەپە نەبوایە کوردستان خۆ ئەوە نەبێ خوێنی ڕەنگێکی تر بێت لە باقی خەڵکەکەی تر بەڵام ئەوان هاتن ئەو فەرهەنگە ئینسانیەیان بردە ناو ئەم خەڵکەوەیان کرد بەرابەری ژن و پیا و ژینگە مافی مناڵ مافی پیر ئازادی بە قەید و شەرتی سیاسی مافی ئەحزاب چی وانە دیارە لە تەجروبەی جەهانی و لە تەجروبەی تریش استفادەی کردە بەڵام ئەمانەیان بردە ناو کۆمەلگاوە لە تەریقی شێعر و سرود و کۆبوونەوە و سخوانڕانی و جەولەی پێشمەرگەوەوانە زۆر سپاس کام محەممەد من لەم بارەوە پرسیارێکم نەماوە چەند پامی بینەرمان بۆ هاتووە زۆریش بازێکیان مەربوط نین بە بەرنامەکە بەڵام ئەگەر پێت خۆش و تۆشتوانی مداخلەی تیا بکەیت لە حاڵ کرێکارێک لە خۆی بە ناوی کرێکارێک لە ئاوایی ئەوێ هەنگ پێناسە کردووە هاوخەمی و هاوسۆزی خۆی بەرامبەر بە بنەماڵەی شلێر ڕسوڵەی کە دوێکە بەداخەوە لە بیمارستانی سنە گیانی لەدەستا و کاک محەممەش باسی کرد کە لە شاری مەریوان ئەو جەماوەرە بەرینە وێڕای هاوسۆزی لەگەڵ بنەماڵەیان هاتنە سەر شەقام و ڕق و بێزاری خۆیان بەرامبەر بەو جنایەتە دەربڕی و جارێکی تر دەسەڵات و یاسا و ڕێساکانی پیاوسالاریان کە لەژێر سێبەری کۆماری ئیسلامی لە کوردستان هەیە لە ئێران و کوردستانیش هەیە نیشانە گرت و خوازیاری سزادانی ئەو کەسە بوون کە ویسوێتی دەستێژی بکاتە سەر شلێر لەحاڵ ئەم ئەو بەڕێزە لە ئاوایی ئەوێ هەنگ کە خۆی بە ناوی کرێکارێک ناساندووە خۆی بە هاوسۆز دەزانێت لەگەڵ شلێر و ئەو جۆرە لە توندوتی ژیانە ئەو جۆرە لە دەستێ ژیانە مەحکومەکە و داواکارە کە یەکگرتوانە لە بەرامبەر ئەوەیە بۆسن بەڕێزێکی تر بە ناوی شەوگار لە کەڵاتەرزان ئەویش بە هەمان شێوە هاوخەمی و هاوسۆزی خۆی دەربڕیوە و مەحکومی دەکات ئاوەها توندوتیژیەک و خوازیارە کە ژنان بەتایبەت لە کوردستان یەکگرتوانەتر لە مەقابل ئێرتجاعی دواکەوتووی پیاوسالارانەیە بۆسم 5-6 دقەمان کاتما و بەڕێزێکیش پرسیاری کردووە نووسێتی ماوەیەک لەوە پێش لەو توێژێکی مستەفای هیجری لە
لە تەلەڤیزیۆنی BBC لە وەڵام بە پرسیارێک لەبارەی شەڕی کۆمەڵە و دموکرات دەڵێت هۆکاری ئەو شەڕەوە بوو کە کۆمەڵە بەوانێ وتووە کە حیزبێکی بەڕژوازین. هەڵوێستی کۆمەڵە لەو بارەوە چییە؟ لە هەر حاڵ بت کاک حەماگەر پێت خۆشە کە وەڵام بیتەوانێ یا کامنتێک دابنەی، بەڵام پێویستە بەو بینەرە خۆشەویستە بڵێن هەڵوێستی کۆمەڵە هەروەکو ڕابردووی ئێستاش ئەوەیە کە خۆی بە دوور بگرێت لەم جۆرە شەڕانە کە قازانجێکی بۆ خەڵکی کوردستان نییە جگە لەوەی کە درێژە بەو داگیرکاری و بەو شێوازە لە حکومڕانی کۆماری ئیسلامی لە کوردستانەدا میکانیزمیشی بۆ داناوە، ڕێگایشی بۆ داناوە. ئەوش سەنەدێکە بە ناوی سەنەدی هاوکاری لەگەڵ هێزە سیاسیەکان لە کوردستان. لەو بارەوە پێمان وایە بۆ ئەوەی کە تەنش لە نێوان لایەنە سیاسیەکان دروست نەبێت، ئەوەی کە هەر هێزێکی سیاسی توانێت ئازادانە لە کوردستان فعالیت کات و بۆ حەلی مناقشاتی سیاسی لە بەرامبەر یەکترینە دەست بۆ چەک نەبن، ئەو ڕێگا حەلەمان بەگوت جاوزانیوە و ئێمە تا هەم لە بواری عملی هەم لە بواری سیاست و بەرنمەیە پێمان وایە دەستبردن بۆ چەک لە بەرامبەر هەر هێزێکی سیاسی دەستبردنە بۆ ئازادی، ڕادەربڕین، دەستبردنە بۆ پلۆرالیزمی حیزبی فرە حیزبی و ئەمە لەگەڵ هیچ پایە و ئەساسێکی فکری ئێمە نایەتەوە. ئەگەر ئەو بەڕێزە جارێکی تر لە تەلەڤیزیۆنی BBCەوە ئەوای وتووە ئەو بۆ چوونی خۆیەتی، بەڵام ئێمە ڕێگامان بۆ بەرگریکردن لە مێژوویەکی ئاوا تاڵ و ناخۆش ئەوەیە کە لە حدێکی گونجاوە هاوکاری هەموو لایەنە سیاسیەکانەکەین بۆی جارێکی تر ڕووداوی ئاوا ناخۆش و تاڵ ڕوو نەداتەوە. بەڵام ئەو سەردەم کە کۆمەڵە بەو جێگە و پێگەی ئیجتماعیە هەیبوو، ئەو شەڕە یا ئەو لایەنە نەیتوانی کە بەر بە هەڵسوڕان و فعالیەتی سیاسی بگرێت. 40 ساڵ دوای ئەوە تەبیعەتەن کۆمەڵە ئیجتماعیتر بووەتەوە، توودەییتر بووەتەوە، نفوزی زیاتر بووە و ناکرێت بە هێزی چەک بدەوێت لایەنێکی سیاسی لە دەربڕین و بیر و بۆچوونی خۆی مەنەعکەیت کە پێگە و جێگای کۆمەڵایەتی و ئیجتماعی هەیە. وەک تەبیعەتەن کۆمەڵەش ناوێت لە بەرامبەر هیچ هێزێکی سیاسی چ پێگەی ئیجتماعی هەبێت یا چنەی بێت یا تازە دروست بێت. ئێمە لە داهاتوە لەوانەیە لایەنی سیاسی و حیزبی سیاسی چووکتر لە کوردستانە بیانەوێت سەر هەڵدەن دروست بن. لە ئێستا خۆمان ئامادەکەین بۆی کە بەربەرەکانێ بکەن لەگەڵ هیچ بنەمایەکی فکری و سیاسی ئێمە نایەتەوە و ئێمە تا سەرنجقان باوەڕمان بە ئازادی بەیان و ئازادی ئەحزاب هەیە ئەگەر کۆمەڵەش وەڵامی نەداوەتەوە بە وتوێژە بەڕێز مستەفا هێجری لە تەلەڤیزیۆنی BBC بە شێوەی ڕسمی نایەوێت بچێتەوە جارێکی تر ناو ئەو مناقشانەی کە هیچ قازانجی بۆ خەڵکی کوردستان بەتایبەت لە شەرایەتی ئێستاین. جەنابتان هیچ کامنتێکتان زۆر باش. بەڕێزێکی تر هەر لە مۆردی ئەو کچەی شاری مەریوان بە ناوی شلێر ڕەسووڵی، ئەویش پامێکی نردبوو، داوای کردبوو ئەو داخوازەی کە کاک محەممەی خاکی بە شێوەیەک لە قسە باسەکانیان لە ئاخری قسەکانیان هات یەک گرتوانەتر بن. ئەمڕۆ شلێر لە مەریوانە، بەیانی شلێر لە سنەیە، بەیانی شلێر لە سەقز و بانەیە، بەیانی شنێر لە بۆکان و مەهابات ڕوەدات. بە هەر لە ئێستاوە عەزم جەزم بکەن بۆ ئەوەی کە باقی شارەکانی تری کوردستان بە تایبەتی و ئێران بەگشتی دژی ئەو نەریتە، دژی ئەو سیستەمە پیاوسالارانەی کە شلێرەکان دروستەکەن ڕابوەستن، بێدەنگ نەبن، لە شلێرەوە دەست بکەن بە اعتراس وەسەفێکی یەکگرتوانەتر لە بەرامبەر ئەم جۆرە جەنایەتانە دروست بکەن. کاک محەممەد زۆر سپاس بۆی بەشداری بەنامەی ڕاوێژووی جارێکی تر قبول زەحمەتت کرد، وەکو هەمیشە لوتفت کرد. خۆش بن، زۆر سپاسانەکەم. خواهشەکەم کاتی بەرنامەکەمان ڕوو لە تاوابوونا. زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویستیش، زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بوون.
تا جمعی داهاتوو بەرنمەیەکی تری ڕاوێژ بە کامرانیتان ئەسپێرم. کات خۆش.